بابەت ئەو مستەشارانە ئێمەی کردووە ئیساکێ مانگی 3 ملیۆنیە دەنێ و دەرماڵانەیان بۆ بڕینە تۆ ێژم لە ڕێی خوا سجنیان کە سجنیان ناکەن یەک حاکم دادگایی ئێمەی کردووە حاکمەکە ئەرفان بیکوژن حاکمەکە ڕایکرد نەما لەیرە ئێستا لەکوێیە حاکمەکە سوراخی ئێزانن حاکمەکە وەڵا حاکمەکە تەلەفۆنی لە لام ویسە دێم نییە حاکمەکە لە هین و لە هەند و وتی ڕام کرد حاجی فەید ئەیان کوشت بەس تایر وەسمان و عوسمان عینی عاسی حەمەدێزی کردێتە ماوە هەرکیان ئەوانەی یەک جاشێتەوانیان نییە بە ناوی کەس نەبین پێم بڵێ تۆزانی گۆڕی نەوەڵا برانم نەوەڵا چەندێکە چاوەڕێ هاتنەوەی ئێسکە و کروسکیانەکەی واللهی هەتا سەدام گیریا چاوەڕێ و هەتا سەدام تۆپ کە سەدام تۆپی زانیم نەماوە هەتا 3 مانگ جێکانیم ناخست هەموو بەشکە خوایەکێکی بنێرێتە ڕێم بۆ بەیانی هەڵسمێکێکیان ماوە بەخوا تۆ برازان بریاوە ئەوەنەوەی بەس بەساق دەریا بلەو دەشتە جێب کاتێکە دی بۆ مەراسیمی ئەنفال چیت بیرەکەوێتەوە واللهی ئاوەم لە دنیا نامێنێ لاشە بۆ قەومە نییە مێشکە بۆ سەرۆ نییە لە حایبەتانە وەڵا بیری ئەو ڕۆژەوە بۆ کە جاشەکان دایان و وە زۆر نانیە ناوزیلەکە بیرە و کەسەکە بۆ زۆر گلەیم لە حکومەتەیە گلەیم لە حیزب نییە بۆچی ئەو جاشانە ئێمەی کردووە ئیسا ئەڕۆن مانگی 3 ملیۆنیە دەنێ و حیمایانە دەنێ و دیعتانوە ماڵیان ها لەکوێوە سەعات درکە 18 سرەی بۆ ئێمە ئەوردوو بە ناوی کەس نەبین بەس تۆ پێم بڵێ تۆ شکەبەی کە ئەنفالچیەک دادگایی کرا بێت لە عێراق یا لە هەرێمی کوردستان نەوەڵا دادگایی نەکریا بەس سەدامیش لەسەر هین کوژیا سەدامیش لەسەر کوێیت کوژیا درۆکەن یەک دادگای لەسەر ئەنفال ئێمە نەکریاوە سەدام لەسەر کوێیت کوژیا ئەوە بە ڕاستی و پێبێژم فەهیم حەمەمی ساڵە بە قورعان یەک ئەفراد لەسەر ئەنفال نەکوژیاوە سەدام لەسەر دادگایی کوێیت کوژیاوە وەرچەوەڕێ هاتنەوەی ئێسک و پروستی براکانتەکەی داوا ئەەکەم لە هەرێمی کوردستان لە ڕێی خوا لاریم لە حیزبەکەم نییە حکومەتەکەم بۆ ناجێتە خۆیان و ئەم خەڵکەی وا پارچە پارچە کردووە وا دامایی کردووە هەتا کەی شەڕە کورسیەکەن خوام داگژیانە هەتا کەی یەک ناگرن خوام داگژیانە خوا حافیز